نرخی یەک پارچەی یەکسانە بە نزیکەی $30,000. هەرگیز نایبینی و دەستیشی لێ نادەی، چونکە بە درێژایی ژیان بە ئەلکترۆنی ئەمێنێتەوە. بەڵام وەک لە بانگەشەکەی داهاتوە سامانێکی زۆرت بۆ پێکەوانێ و لە هیچەوە کاتە ئیمپراتۆرێکی یابووری. بیتکۆین دراوێکی شاراوە. چیرۆکی دراوی بیتکۆین لە ساڵی 2008ەوە دەستی پێکرد، دوای ئەوەی کەسێک بە ناوی ساتوشی ناکامۆتۆ لەبارەی دراوی ژمارەی لەسەر ماڵپەڕی P2P فاوندیشن بابەتێکی خستە ڕوو. ئەمە سەرەتای بیرۆکەی دراوی بیتکۆین بوو. بنەماکەشی بریتیە لە مامەڵەی پارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نێوان دوو کەس بەبێ بوونی هیچ نێوەنگیرێک. سەرەتا ئەو بیرۆکەیە شتێکی نائاسایی بوو لە مامەڵە و حواڵە ئابوووریەکانی سەر ئینتەرنێت، چونکە پێشتر بە بەردەوامی بانکێک نێوەندی مامەڵەی نێوان دوو کەس بوو، لەو مامەڵەیە شپارێکی زۆری بەدەزێنا. دواتریش بیرۆکەی دراوی بیتکۆین دەنگدانەوەیەکی جیهانی گەورەی بە دوای خۆی داهێنا و لە مانگی 8 ساڵی 2008دا ماڵپەڕێکی تایبەت بە دراوی بیتکۆین بە شێوەیەکی فەرمی تۆمار کرا و لە مانگی 1 ساڵی 2009 یەکەم کۆپی دراوی بیتکۆین بە شێوەی فەرمی دەرچوو، نرخەکەشی هەموو جیهانی تووشی سەرسوڕمان کرد. ساتۆشی کە خاوەنی بیرۆکەی بیتکۆین بوو لە ساڵی 2010دا هەواڵ و دەنگ و باسی نەما، کە چەند سەرچاوەیەکی هەواڵ ئاماژەیان بەوە کرد کارەکانی خۆی بە چەند کەسێک سپاردووە و دوای کۆکردنەوەی سامانێکی زۆر کە بەهاکەی بە نزیکەی $1 ملیار دەخەمڵێنرێت. نرخی سەیر و سەمەرە. کاتێک یەکەم نوسخەی دراوی بیتکۆین خرایە ڕوو، نرخی یەک پارچەی تەنیا بە 30 سنتی ئەمریکایی بوو. ئەم نرخە بەردەوام تا ساڵی 2011 و لەو کاتەدا نرخی یەک پارچەی گەیشتە $1 ئەمریکایی. هەر لەو ساڵەدا هەرایەکی گەورەی ڕاگەاندن لەسەر ئەم دراوە دروست بوو، ئەوەش دوای ئەوەی نرخەکەی گەیشتە $31 و سەرنجی جیانی چووە سەر. ساڵی 2012 باس و خواز لەبارەی دراوی بیتکۆین شێوەیەکی فەرمی وەرگرت لە میدیا و ناوەندە جیهانیەکاندا و بانکی ناوەندی ئەوروپی لە راپۆرتێکیدا ئاماژەی پێکرد. پلاتفۆرمی جیهانی وەردپرێس بەشێک لە خزمەتگوزاریەکانی ئەم دراوە پێشکەشەکان. ساڵی 2013 شۆچێکی گەورەتر بوو بۆ جیهان و بانکەکانیش، ئەوەش دوای ئەوەی نرخی ئەم دراوە بەربەستی $1000 تێپەڕاند، کە ئەمە زۆرێک لە دەوڵەتانی تووشی ترسێکی گەورە کرد و بانکەکانیش لەبارەی بڵاوبوونەوەی ئەو دراوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ترسیان لێنیشت. بە خێرایی ئەم دراوە ئەچووە ناو مامەڵە جیهانیەکان و چەندین دامەزراوەی جیهانی ڕەزامەندیان پیشاندا لەوەی کە بەم دراوە مامەڵەکانیان ئەنجام بن. بۆ نمونە کۆمپانیای ئەپڵ ڕەزامەندی نیشاندا لەوەی ئەپلیکیشنەکانی لە ڕێگەی ئەم دراوەوە بفرۆشێ. هەروەها زانکۆی کامبریج ڕێگەی بە خوێندکارەکانیدا قیستی ساڵانەی خوێندنیان بەم دراوە بن. بیتکۆین جارێکی دیکە نرخی بەرز بووە و لە ساڵی 2017دا نرخی پارچەیەکی گەیشتە $8,000 و بەردەوامیش بوو لە بەرزبوونەوە تا گەیشتە نزیکەی $20,000. بەمەش بەشێک لە چاودێران ناویان لێنا گەورەترین وەبەرهێنان لە مێژوودا. لە نێوان سوود و ترسدا، یەکێک لە سوودە سەرەکیەکانی دراوی بیتکۆین ئەوەیە بە تەواوی نهێنیە و ئەو مامەڵانەش کە لە ڕێگەیەوە ئەکرێن چاودێری ناکرێن و هیچ کەس و دەوڵەتێک نێوەند نییە لەو مامەڵەیەدا و هیچ زانیاریەکیش لەبارەی سەرچاوەکەیەوە ئاشکرا ناکرێت. ئەمەش پارەیەکی زۆر بۆ ئەو کەس و لایەنانە دەگەڕێنێتەوە کە مامەڵەی پێواکە. بەڵام لە هەمان کاتدا بەکارهێنانی ئەم دراوە کاتێک چاودێری و ناوەندێکی نەبێت بۆ کۆمەڵە و ڕێکخراوە تیرۆریستیەکان قازانجی زۆرە و لە ڕێگەیەوە توانن دەستیان بەچەک بگا بە شێوەیەکی نهێنی و بەبێ ئەوەی کەس چاودێریان بکە. بەمەش ناسنامەی کڕیار و فرۆشیارەکە شارێتەوە و ڕوویەکی تاریک و ناڕوون بەم دراوە بەخشێت کە زۆر کەس دەربارەی نازانن. لە ئەمڕۆدا مامەڵەکردن بە دراوی بیتکۆین بە تەواوی جیهاندا بڵاو بۆتەوە و دەوڵەتان لە نمونەی ژاپۆن و ئەڵمانیا و ئەمریکا بە شێوەیەکی فەرمیدانیان پێداناوە. لە ئەمریکا و دوبەی پایتەختی ئیمارات بانکی تایبەت بۆ مامەڵەکردن بەم دراوە دامەزراوە. دەیان بازار و ناوەند و ماڵپەڕی جیهانیش فرۆشتن لە ڕێگەی ئەم دراوە ئەنجامەدەن. بانکە جیهانیەکانی تریش لە گفتوگۆدان ئەم دراوە بخەنە ناو مامەڵەکانیانەوە کە ئەمەژە بێتە شۆڕشێک لە ناو جیهانی مامەڵە ئابووریەکاندا.